خۆی هەر بە پێی قانون و بە پێی یاساکانیشی ئێمە بەڕێوەبەرتەیەکمان هەیە لێرە بەڕێوەبەرتەی بەرگەی شارستانیە و ساڵانە ئەوان تیمیان هەیە و سەردانی هەموو باڵەخانەکانەکەن داوام دەستگا حکومی بی ئەهلی بی کەرتی تایبەت بی سەردان دەکەن و کۆمەڵی پێوەریان هەیە کە ئەگە کەم و کورتیان هەبی پیان دەڵێن کەم کورتیان لە ماوەیەکی کەمدا چارەسەر بکە ئەوان لجانی خواندنێنن و بۆ ئەوەی کەشفی شوێنەکان بکەن خۆت دەزانێت مەسەلەی مەرجی سەلامەتیە پاراستنی مەرجی سەلامەتیە بۆ مەسەن ڕووداوێکی کە لێ دەکەویتە بتوانن خوان زیاتر بپارێزن بەڵام ڕەنگە وەکو بیناسازی وەکو حاڵات وەکو هەندێک کەم و کورتی کاتی خۆی کە بەداخەوە بەشێک لە هاوڵاتیانی خۆشمان ڕەنگە پەنان نەبربووتە بەر مۆڵەت 2013 دروستکرا بەبێ مۆڵەت بەشێکیان دروستکراینە هەندێکیان چ ڕەنگە هەندێک شکالیات لەوەدا دروست بوو بیتن هەموو ئەو پێوەرانەی کە پێویستن لە بینایەکدا هەبی ئێمە پێداچوونەوەی دەکەین ماوەیەکیان پێ دەدەین و ئەگەر لەو ماوەیە توانیان خوان چاک بکەنەوە ڕێک بخەنەوە ئێمە پێمان باشە و چونکە مەبەستەمان سەلامەتی گشتیە و هەر بینایەک هەر شوێنێک نەتوانانی ئەو مەرجانە جێ بکە لەو ماوەیەکە پێی دەدرێ لەو دیراسەیە کە دەکرێتن ئەو شوێنانەدا دەخرێن و ڕێگە نادەن کار بکەن هەتا ئەو پێوەرەی تێدا نەبی کە ئەوەی کە دڵنیاکەرەوەی بی بوو کە ئێمە جارێکی کە ئەگە حادسەیەکیش ڕوو بداتن ژیانی مرۆڤەکان نەکەویتە مەترسیەوە ڕەنگە ئێمە پێداچوونەوە بە هەندێک شتی تریش بکەین لە تیمەکانی خۆشمان لە بەرگری شارستان لاوانە لە تەدریباتیان لە تەجهیزاتیان و کەلوپەلی پێویستیان وخینە بەردەم ئەوەی کە پێویست بووە هەبا بەشێک ڕەنگە لە کەلوپەلەکان 100% هەموو پێداویستەکان لە بەردەستی برادەرانی خۆشمان نەبوو بی لەوەدا